ئەمڕۆ ڕێکەوتی 25/1/2026 لە بارگای مەڵبەندی حزبی شووی کوردستان کۆبوونەوەیەکی تایبەت فراوانی لایەنە سیاسی کوردستانیەکانی کەرکووک بە مەبەستی تاوتۆکردنی بارودۆخی مەترسیداری ڕۆژئاوای کوردستانی سووریا بەڕێوە چوو. دوای گفتوگۆ و ورد و هەمەلایەنەی سەبارەت بەو گۆڕانکاریە سەربازی و سیاسیانەی لە ناوچەکەدا دەگوزارێن، ئێمە وەکو لایەنە سیاسێ بەشداربووەکان گەیشتینە ئەم دەرئەنجامە بڕیارانەی خوارەوە. یەک، ئەو ڕووداوانەی ئەمڕۆ لە ڕۆژئاوای کوردستانی سووریا ڕوودەدەن درێژکراوەی هەمان سیاسەتی چەوت و نەگریسی قڕکردن و سڕینەوەی گەلی کورد و پێکهاتە ڕەسەنەکانی دیکەیە. ئەمە بەشێکە لە مێژوویەکی پڕ لە ستەمی ڕژێمە شۆڤینەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست کە هەمیشە بە پاڵپشتی و بێدەنجی هێزە داگیرکەر و نێودەوڵەتەکان ئەنجام دراوە. دوو، هێرش و پەلاماری کۆمەڵکوژیەکان کە لەلایەن گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق و چەکدارانی داعش ئەنجام دەدەن ئیدانە و شەرمەزار دەکەیت. سێ، داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی و دامەزراوە مرۆیەکان دەکەین بە زووترین کات بە ئەرچی مێژووی ئەخلاقی خۆیان هەستن بۆ پاراستنی گەلی کورد و پێکهاتەکانی دیکە لە مەترسی جینۆساید و ڕاگررتنی دەستبەجێی هێرشی هێزە تونڕەوەکان بۆ سەر ناوچە مەدەنیەکان. چوار، داواکارین تێکۆشانی جەماوەری فشاری شەقام و چالەکێ دیبلۆماسیەکان لەسەر ئاستی ناوخۆیی نێودەوڵەتی بەردەوام بن و فراوانتر بکرێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرشە پیلانانەی کە قەوارە و بوونی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان دەکەنە ئامانج. ستایشی هەموو ئەو لایەن و کەسایەتی و وڵاتانە دەکەین کە هەوڵیان داوە بۆ هێورکردنەوەی ئەو دۆخە لە ڕۆژئاوا ڕوودەدات. شەش، دەستخۆشی لە کەمپینەکانی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری دەکەین کە وەک ئەرک و ئەرکی نەتەوەیی و نیشتیمانی مرۆیی پێهەستاون داوا لە سەرجەم چین و توێژەکانی شارەکەمان دەکەین پشتیوانی ئەم کەمپینانە بن. حەوت، ڕۆڵی ڕاگەاندنی میدیاکاران بەرز دەنرخێنین لە جوڵاندنی هەستی جەماوەری و بەهێزکردنی یەک ڕیزی نیشتیمانی بەدەمەوەچوونی بە پەلەی مرۆیی نیشتیمانی بۆ پاڵپشتیکردنی کەس و کارمان لە ڕۆژئاوا. داواکارین ئەو هەڵمەتە میدیایە بەردەوام بێت. سەرکەوتوو بێ ئیرادەی یەک ڕیزی و پۆڵایینی گەلەکەمان سەرشۆڕی بۆ دوژمنان و داگیرکەران. حزب و لایەنە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک.